برنامەی پایانی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامەی پایانی دڵان. بسم الله الرحمن الرحيم. الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون. الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين. ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون. يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون. يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون. وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون. لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون.
صدق الله العظيم. بناوي أو خدايا دەست پێ دەکەین کە دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. صلاة ورحمات مهرباني وخاب وسرجاني پیغمبری سر مشق پیشوا صلى الله عليه وسلم کە دەفەرمێ خيركم لأهله وأنا خيركم لأهلي. سلامی خوا لێ ئێوەی عزیز و خۆشەویست بینەرانی عزیز و خۆشەویست، ئێمە خۆشحاڵ و شادومانین کە خودای گەورە دەرفەتی داین لە خزمەتی ئێوەدا بین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیشتر لە بەرنامەی پەیامی دڵان لە ژێر نێونیشانی پێگەی هاوسەران. بۆ ئەڵقەی ئەمجارە و گەنگەشەکردنی ئەو باس و بابەت و ئەو باسە کە زۆر پێویستە بۆ ئەمڕۆی کۆمەڵگەی کورداری خۆمان لە خزمەتی کۆمەڵێک لە مامۆستانی عزیز و خۆشەویستی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بۆ ئێوەی عزیز و خۆشەویست باز بکەین. بەڕێز مامۆستا خاڵق دەستپێکی دێمە خزمەت جەنابتان دەواازەکمان لە بکەوە بۆ دواتر مامۆستانیش ئیساڵا تەفاسیلەکەی لەسەر دەدوێن. فیشێک بخەسەر چۆن دەڵێ پێگەی هاوسەران و دەستپێشی دروستکردنی خێزان و ئەو پێشهاتانێکە لە کێشە و گرفت و معناتەکان دێنە پێشێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على نبيه المصطفى وعلى آله وصحبه ومن والاه. دیارە ئینسان بە هەردوو ڕەگەزی نێربی یان مێبی لە ژیانی خۆی بە سێ حەدەسی زۆر گەورە تێتەپەڕی. حەدەس یەکەم کە دێتە ژیانی دنیا، حەدەسی دووەم کە دنیا بەجێدێلی، حەدەسی سێم بریتە لە هاوسەرگیری. جا هاوسەرگیرە کەوتۆتە نێوان بوون و مردنی. وەکو مامۆستایەکی بەڕێز دەیفەرموو هاوسەرگیری وەکو گۆڕوە یان ڕەوضەة من ریاض الجەنە یان حوفرەة من حوفەر النیرانە، یان باغکە لە باغی بەهەشت یان قۆرتەکە لە قۆرتەکانی دۆزە خوا پەناماندا. لێ بەڕاستی ئینسان دەبی زۆر ینی گرنگی پێ بدە. ئینسان لە ژیانی خۆی چوەکو کورد چوەکو کچ کوڕەم ڕۆژێژنی نانی کچیشم ڕۆژێ مێردی ناکە. بۆ دەبی لەسەر ئەساس و برەمایەکی زۆر تەندروست ئەوانە بێنەکرێتە بە تایبەتی لە سەداک و بابیشە. ئەنجە پاشان دەکەوتە سەر ئەو کچ و کوڕێک کە دەیانەوە بڕیاردن هاوسەرگیری بکەن. پێغەمبەری خۆی فەرمێت تەخەیەڕوا لنوطەفیکم، تەخەیەڕ اختیاراتیە. ئێستەمە زۆر جار اختیارمان غەرەتە دێین لە ناو دە خراپی باشە چێر دەبژێرین، ئەوە اختیار نییە. اختیارەوێت تۆ لە ناو دە باشان باشترینەکەی هەربژێری، ئەوە بەنسبەت کچ و بەنسبەت کوڕ، بەنسبەت ئەو کەسێک کە دەوێت هاوسەرگیری بکە ئەگەر گەنجێک کە دەی بزانی چێ دەکاتە شەریکی خۆی، نیوەی خۆی بەچێ تەواو دەکات، تەواوکەری یەکدرن، چێ دەکاتە داچی مندارەکانی، چێ دەکاتە ئەمیندار لەسەر ماڵ و حاڵی، و بەنسبەت ئافرەتش باماشێوە، چێ دەکاتە پیاوی خۆی، چێ دەکاتە سەرداری خۆی. ئایا و کەسێکی ئەمینە و متمانەی پێ دەکەوت کە بە قیمەتریشتی خۆی کە کساتیە لەکنی دادنی، ئەوە ڕاستی زۆر مهمە، یعنی لەسەر ئەو ئەساسە ناوانە تەحمل بکەن. و بەنسبەت ئەو هاوسەرگیریش پیا و یان ئافرەت یان کچ و کوڕ کە هاوسەرگیری دەکەن، خوای گەورە پیاوی وەسف دەکات و ئافرەت بە لیباس، ژنیش بە هەمان شێوە بە لیباس، هونە لیباس لەکم وأنتم لیباس لهن. زانایان دەفەرمون بۆ دەرێ لیباس، دەبەرەوەی لیباس چەند سیفەتێکی تێدایە. یەکەم سیفاتی بەرگ و پۆشاک ئەوەیە جوانت دەکات، دووەم ستر دەکات عیب و عارەکە تەبی دادەبۆش، سێم لە هەر شتێکی دەرەچی سەرماوی گەرماوی دەتپارێزی. کەواتە تۆ ئەگەر بتەوێ بەرگێکی دنیایی بکەی کە دەچی ئەو بازاڕەی یەکەم زار دەگەڕی بە زازێکی بدینیەوە کە ئەو بەرگەی لە کەندەکەی جێ متمانە بی، ئەو جەکە دەچێکنیشی لەو هەموو ڕەنگەی هەری دایتەوە ڕەنگێکی پیاوانە هەر دەبژێری، ڕەنگەک لە تو وەشێتەوە. ئەو جە پاشان دەیبێکن باشترین خەیاتی هەری بڕی و لە بۆت بدووری، ئەوە لە بۆ بەرگەشتە فەکەیفە بە بەرجی تەقوا کە خوا فەرمی لیباس التەقوا، ئەو بەرگە بەرجی تەقوایە. کەواتە ئەو پیاوەی ئەو ژنێ دەری، ئەو ژنە و پیاوەی دەری دەبی لەسەر ئەو ئەساسە یەکدر اختیار بکەن و یەکدریش هەر بژێرن. ئەنجا پاشان دەکەوتە سەر داک و بابی بەڕێزیش بەڕاستی دەبیوانیش دەورەکی بەرچاو بدینن، ڕۆڵەکی باش بدینن و لە بیدایەتی ڕاکچیان کوڕیان ئامادە بکەن هەتا ئەهلیەتی ئەویان هەبی. لەبەرەوەی وەکو گوتراوە بوونی کێشە نیشانەی ئیشکردنە، کەسەگەر لە دنیا ئیش نەکە هیچ کێشەی نییە، بە تایبەتی ئیشەکی ئەوها شەرعی و پیرۆز کە هاوسەرگیری ئەوش ببێ کێشە نابی. کێشە دێتە نێوانیان، بتانن لە ڕابردوو ئەگەر هاتە پێشیان چۆن بتان ئەو گرفت و شێشانی دە پێشان چۆن چارەسەری بکەن و چۆن بشتوانن بە شێوەیەکی دروست بەڕاستی لەسەریان یعنی ڕابوەستن ڕاوەستان بکەن. ئەمە زۆر جار کاتێک مەسەلەی هاوسەرگیری ببی لە نێوان کچ و کوڕەکان زۆر نەسیحەتیان دەکەم. یەکەم شت ئەو
ماڵەی کە کچ و کوڕ دروستی دەکەن ئەو ماڵە ماڵی خۆیتیان ماڵی بابیان ئیوان نییە ماڵی براو خوشتیان ئیوان نییە لێ دەرم قەت نەکەن ماری خۆتان بە قوربانی ماری کەس بکەن ئاگداری ئەو ماڵی بن ئەو ماڵی ئێوەیە بە خۆتان پارێزگای لێ بکەن داگ نامینی باب نامینێ خوشک و براش لۆ خۆی خۆش ئاخریان گۆ دەمینێنەوە وەکو پیرێژن و پیرەمێردەك هەتایی دەمینێنەوە و پاشان ئەو مەوەدە و ڕەحمەتەی کە خوای گەورە دروستی دەکات بە هاو سەرگیری وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە مەوەدە ئەو پەڕی خۆشەویستە ڕەحمەتیش ئەو پەڕی میرەبانی کە خوای گەورە دەیخاتە نێوان کچ کوڕێک لەوانی ئەو جارە یەکدریان دیت پێی کو ئیدامەی بۆی بکەم کو پارێزگاری بەوەی بکەم ئەوە زۆر گرنگە کە بەڕاستی ئەو کچ کوڕە بیپارێزن ئێستا ئەمە وەکو داک و باب منداڵی گەورە دەکەین کە منداڵ کوڕما گەورە کرد کوڕەکە کچەکە دەیبا کچەکە کوڕێک دەیبا ئاخری بەجێ دێرن داک و بابی توش نامینێ ئاخری ئەو پیرێژن و پیرەمێرد دەمینێنەوە دەبی زۆر ڕەحم و بەزەی و سۆز و شەفەقەت لە ناومان زیاتر بی و زۆتری بکەین و بە قۆتر و بەهێزتریشی بکەین مامۆستا ڕزگار مامۆستا باسی کێشە و گرفتانێ کرد کە دێنێ پێشە لە خێزان بەڕەسان لە قوڕانی پیرۆزە و چارەسەرانێکەوە باس کراون بۆ ئاریشانی کە ئەو کێشە و گرفتانی دێنێ پێش لە نێو هاوسەران چین. بسم الله الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا لنا خێزان دوو طرف هەیە برێن پیاوەکە هەیە و ئافرەتەکەش هەیە و قورئان لە ڕووی چارەسەرکردنی کێشەکانەوە هەردوو طرف و هەردوو لایەن باز ئەکات بەدەستپێکردنی ئەگەر کێشەکە لەلایەن ئافرەتەکەەوە بی کۆمەڵێک عیلاج و چارەسەردا ئەنێ بۆ پێچەوانەشەوە ئەگەر کێشەکە لەلایەن پیاوەکەبی بە هەمان حاڵەت چارەسەر و کێشەی لە بۆدا ئەنێ وی قورئانە فەرمێ واللاتی تەخافونە نشوزەهونە لێرە نشوز بەواتای سەرپێچیکردنە بەواتای گوێپێنەدانە بەواتای ئیهمالکردنە فەرامۆشکردنە یعنی هەموو ڕێگایەک کە پێویستە بگیرێتە بەر لە بۆ چاکردن ئەو بە پێچەوانەکەی ئەکا قورئان یەکەم چارەسەر کە لە بۆیدا ئەنێ فەعیظوهونە یعنی مەسئلەی ئامۆژگاریکردن مەسئلەی قسەی باشکردن مەسئلەی هەوڵدان لە بۆ چاکردن کە هەڵبەت ئەوەش ڕاستەوخۆ بەینە لەیلەتین وەضوحاها ئەنجام نادرێ و ناکرێ بەڵکو ئەبی مدەیەک لەسەری بەردەوام ببی لۆ ئەوی فعلەن ئەو مەوعیظە ئەو ئامۆژگاریە کە جێگای خۆی بگریت و بتوانی فعلەن چارەسەری ئەو بابەتە بکە بۆیە لە خلالی وعیظوهن قورئان یعنی هەندێک حاڵەتدا ئەنێ لە مسألة دعاء كردن ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين لو فعلا برو سار السري دروستي بروا أجر أو فعظوهن جيجاي نقرتو أو كاتي قناغي دوم دس بأكالبو سار السر كردن كقرآن فرمي وهجروهن في المضاجع طبعا لبيش من دالنا هجري كلام وازهنان لقصة كردنا يعني همو جيان آسائية طبيعية لنا ومال تنها ليكشوين لفراشي زوجية تنها حالتك أنزام ندانا كبيويستي بأنزام دانا لفترات إنسان فرمي وهجروهن في المضاجع بلكو ببيته كارق لبو أوي كفعلا لسرنزام دان نتيزيها بي وباشش ببي طبعا أوج مدية شي بي اتي أتوقر أقصاي مدة ورقري نابي أو حالتانا للسيمان يعني كم تربي كمدي عدو مدي حالتي ليك ترازانا ما مصوكاتك هەڵەکە لە لای ئافرەتەکەەوە بێ ئاوا هەڵە لای ئافرەتەکەەوە بێ و پیاوە بەو شێوانێ و 6 مانگ ڕۆی ئەگەرە تو حیسابی بکەین نزیکەی لە پاشان دێتە سەر حاڵەتێک کە قورئان ئاماژەی پێ ئەکا کە زۆر جار یعنی تێگەیشتن لە بۆ ئەو بڕگەیە بەڕاستی بە هەڵەت چووە کە ئەڵێ وەضریبوهن لێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ وەلا یەضریب خیارکم ئەفەرمێ ئەگەر کەسێک پیاو بی مرد بی باش بی دەست لە بۆ ئەو کارە نابە یعنی جعفەر ئەیفەرموو رأيت رجالا يضربون نساءهم فشلت يميني حين أضرب زينبا على كسانك أبينم ليان أدن أفرمي أو دس الشلل بكاتك لي أدم لي أو حالتي شي إباحية وريبيدانا كخريكة يعني أسرو خيزان أفوتي بوي أو حالة سارة سرداني ويش علماء فقهاء كدنت حالة الزور بحالتي يعني دقيق ورد ما مري لقر أكن حتى أقات أويك بس لو أويك سكتيب كهالي كرديا تأديبا بەڵێ ئەو سێ قۆناغە تەواو کە قورئان ئەیگریتە بەر جاری جوهەیە لەوانەیە لە طرف پیاوەکەوە بی خی گەورە سبحانه وتعالى ئەفەرمێ وئین امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا
لێرە دیسان وزارەی نشوز لای چێ لە لای پیاوەکەی وزارە پیاوەکەی ئافرەتەکە ئەیمال ئەکا پیاوەکەی لە ئافرەتەکە ناپرسی پیاوەکەی پشتی تێ ئەکا مەساریفی ناکە ڕەزیلی بەرامبەر ئەکا ئەگەر ئەو حاڵەتە ڕوویدا خی گەورە سبحانه وتعالى أفرمي من بعلها نشوزا أو إعراضا فلا جناح عليهما أن يصلح بينهما صلحا أن يصلح بينهما يعني أفرمي أويك ببن لبو صلح لباشان آياتك أماجة بشتشي حالتك أكا يك أفرمي والصلح خير صلح خير أو بفكر هنا نوي قيامته كإنسان أقداري بي وهروها أشفرمي وأحضرت الأنفس الشح بس أجر نفسي مروف برك خۆشەویستی بدات ئەو کاتی چارەسەر ئەبیت چ لە طرف پیاوەکە چ لە طرف ئافرەتەکەوە بۆیە فەرمێ وئین تحسنوا وتتقوا لێرەش مەسئلەی ئیحسان و چاکردن مەسئلەی خوایە سبحانه وتعالى کە دێتە گۆڕ طبعا ئەوانە هیچی نەفعی نەبوو لە هەردوو طرف خی گەورە سبحانه وتعالى فەرمێ وئین خفتم شقاق بينهما فبعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا حتى استلمالي بو لواني أجر أو قناغانا ورقري نزيكي برو نزيكي يكسال أرواح هشتا يعني أوزا كسا شي سي قومت مانا بيكرا ودي دبي أوج إرادة إصلاحي هبي أوزا خواهي جورة سبحانه وتعالى أو لانا بيك ديني توا يعني أو سكينة أو مو أو ماناني زواجة كتيدا زيبا زيئكا أوزا أقات حالتي أوي أجر أوانا شيتسي نبو أكري هندق ريقايتر بجيري تبر لبو تسارة سركردنو لبو أويكا كوتايبو چشانه بيت برس دكتور خالد بابين لخدمة زنابتانا بمان با درمانخانەی رسول الله صلى الله عليه وسلم ولا روي فرمودەکانی خدا باسی کرد لە فرمودەکانی رسول الله صلى الله عليه وسلم چۆن ئەو چارەسەری ئەو کێشانی خێزان باس کراوەکە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویتی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. سرێک بە ماڵی پێغەمبەردا بگرین صلى الله عليه وسلم اینجا باسی ئەوە بکەین کە کوی چارەسەر لۆداناوە چارەسەرێکی عملی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەگە تەماشا بکەی کە لە ماری رسول الله صلى الله عليه وسلم نۆ خێزانی هەبووە یعنی ئەگەر گرفت هەبووە و کێشە هەبووە بێ لەوێن دەر زۆر سەری هەڵدا بە بەڵام بەو حەکیمی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە کردیتی مثلا وەرە تەماشا ژیانی پێغەمبەر کە صلى الله عليه وسلم بە ژیانی خۆی جوونی بە خێزانێکی نەدایە و لێی نەدایە و دەری نەکردیە و ئیهانەی نەکردیە یعنی کە تەمەشاکەی بەڕاستی دیارە ژیان ئەوهاش بەڕێوە دەچی نەک بەڕێوە دەچی بەڵکو زۆر بە خۆشیش بەڕێوە دەچی تەماشام کرد لە سیرەتی ژیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەموو دوای نوێژی سبەینان دەماوە لە مزگەوتێت تا قسەی لە بۆ ئەسحاب دەکرد و خەونیان لۆژێڕا و تعبیری لێدا و حتا دەڵێ باسی ئەمریجی سەردەمی جاهلیەتشمانە کرد دوایی پێغەمبەر صلى الله عليه وسلم دوای نوێژی سبەینێ سەردانی هەر نۆ خێزانی دەکرد لەگەر ئەو هەموو مەشغەڵەتی خۆی دوای نوێژی عەسریشا سەردانی هەر نۆ خێزانیە کرد و شەوانیش هەمووی بانگ دەکردن لە ماڵێکدا کۆ دەبوون و قسەی لێ دەکردن تێر قسەی دەکردن ئەو جە دەیناردنەوە ماڵی تەماشاکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو های کردە بەخۆ بە نۆ خێزانەوە دەباوەڕ کە ئێستا خەڵک بێ خێزانەوە ئەوی پێ ناکرێ بڕێک نە ئەوەندە پێکرێت دوای نوێژی بەیانیان و نە عەسران و نە شەوانیش ئەو هەلەگەری دانیش و کاتی هەبی بەس نایکا بەڵێ مولاتەفەی لەگەر بکاتن یعنی خەڵک ئێستا بەڕاستی وەکو دەڵێن ئەوەندەی پێویستمان وەیە بەکات بدێ ئافرەت ئەوەندە پێویستی پێ نییە پارەشی بدێ قاعیدەیەکی گشتی لۆمەداناوە وەکو مەوزوعێکی نەفسی و ئینسان کە ئەو ئیشە بەڕاستی جێبەجێەکە لە بۆ پیاوەکان کە دەفەرمێ وەکو لە صحیح مسلم داهاتوە لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر جوانترین فەرموودە لە بۆ ئەوی کە پیا و تەطبیقی کە بەڕاستی جێبەجێ بکە یعنی ئەو فەرموودەیە کە دەفەرمێ تۆ ڕقت لە خێزانت نەبتۆ لە بەرەوەی تەسەڕوفێکت بەدڵ نییە چکە گە شتێکت بەدڵ نەبی شتێکیت کە بەدڵە واتە ئەگەر شتێکت بە قوربانی شتێک کرد گرفت لەو ماڵە دروست نابی بەڵام ئەگەر ئەتو لەسە هەموو سەغیرە و کەبیرەکە قسەت هەبوو هجوومت هەبوو قسەی ناشرت هەبوو شتتە بە ئەو گرفت لە بۆ خۆ دروستەکەی ئەبێ وەکو عەرەب دەڵێ بڕێک تەغافولت هەبێ یعنی هەندێشە تێگەر گوێشت لێ بخۆی لێ لە گوێلی دەی لێی بێدەنگ بی سکوتی لێ هەر بژێری یا جاری وایە ئینسان بەڕاستی لە هەموو شتێکە تووڕێی خۆی تاقی دەکاتەوە و تەطبیقی دەکا ئەو تەطبیقیەی مەکە ئەو گرفتەی دروست مەکە ئەمە زۆر جارە و میثالە دەجێڕم و قەدیمە لە کتابە خوێنمەوە زۆر پێم جوان بوو کە ئافرەتێ لە مێردەکەی تووڕە دەبی قیسەکەی دوورە بەس بە کورتی دێڵێم یعنی لە پیاوەکەی کە زۆر تووڕە دەبی وەرەقەیەکی لە پێشدا نێدرێگە پیاوی تەلاقم دەدەی پیاوەکەش ڕاست لۆی دەنووسی بە تاریخ و باموشتەوە دەداتە دەستی 4-5 منداڵیان هەیە دەڕواتە دەری ژنەکە پەشیمانە بتەوە
پەشیمانە بتۆ دوای کە دێتەوە دڵە کاکە بڕۆکم مەلایە تەلاقەکە چاکەوە دەرێ ئافرەت ناکرێ مە معەدەل شەڕ و مەشاکل و گرفت و ئەوانە تەلاق درای و تاسە بڕۆ ماری بابتوە تا خوا دەروی ڕەحمەت لە هەر زۆر دەپاڕێتەوە ئافرەتەکە تەکلیفەکە دەڵێت تو پێم برێ پەشیمان بوویەوە یان هەروە یعنی دەتەوێت چابینەوە تا جارێککە بە حیاتیش توان ناکەم بەس بە ئەو تەلاقە چابی تۆ کە تو هەموو نووسێ ینی مەجال بە مستەمسەک گوتت لۆم تەوقیعکە لۆم لەناو مەکتوبیش دانای گوی دەبڕۆ مەکتوبەکە بینە بخینەوە بزانە چم نووسی کابرا لەو تووڕێیە ئەگەر پیاوی تەلاق بەدەی لە وەرەقەکەی ڕێک نووسی بێ ئەگەر پیا بووم تەلاقت نادەم توقيع شكر برويشتو تو تماشى او خلق جوانك لو تريا يعني بتواني او مرداياتي بنويني او قورياتي بنويني هي ما يستسيش باش يقرفت كان اويا يعني كجنا كدل طلاق بدا بيا وكدل او طلاق بدا جنا كدل ضرب بيا وكدل درك كرايتو ضل خوم دستوتينم دريت سرخك لسر سلازيه يعني ريلو دادني اسان كاري لبودكا لو براسي اما قرفت كان شهر سرناك بركو قولترو ناشرين تري دكا زلوي جانبي بيا وكان براستي دبي انسان ضبطي نفسي لسر خوي ذهبي محاولة بك يعني جوانترين روشتي لبيغمبر وديتي صلى الله عليه وسلم لنا وماري خوي تطبيقك كأتعايش واسم بيغمبرك صلى الله عليه وسلم مثلا يخسف نعله ويخيط ثوبته ويحلب شاته كان في مهنة أهله يعني خزمتي مع اللي خوي ذكر بيغمبر صلى الله عليه وسلم بيش عيب نبوه وبيغمبر إخوة صلى الله عليه وسلم توشي مبارك دانا كصفية خيزاني بي لسداني أو توشي لساتوشي دادنا يعني أدبا كواتب براستي أما بيست من بويج يعني بيغمبر صلى الله عليه وسلم أو تماشاكا بس يك أمشقاري ميلو أفرتان يك حديثيان لو داخل موا والله أجر أو حديث زيب كان أو ذا كافية بيغمبر فرمي صلى الله عليه وسلم لسلسلة صحيح الباني دهاتوا تفرمي أفرتاني بهشتان بيبلم شيء كله ودودي محبوبة بي خوش شويست ولود من ضال يبي إذا غضبت أو أسيء إليها أو غضب زوجها يعني أجت ربو يعني خرابي بران بركرا يا ميردكي لي توربو قالت هذه يدي في يدك لا أكتحل بغمض حتى ترضى ذا شيء أتواني أو التطبيق لآفرتان يا رب يعني دفرمي أو دستي من لنا ودستي تو قسم بخوا أو تشاوكلي تيدا ناس واتنانو حتى لمرازي نبي شن آفرتي جاري واحد بيا وكيل أخوي تورأك وحتى بيانش آمدني ندستي لنا ودستيني نتشاش كاتوا كما على العلم في غمرة فرمي صلى الله عليه وسلم أو صفات أهلي بهشتا أو جور آفرتان دسنا بهشت كأو جور صفات بكاردين لو إنسان خوي لو بريكا بعمليا تطبيقي كالبو خوي حتى ببي أهلي بهشت إن شاء الله لقال الله جناب إن شاء الله بنيران جد بيدكن أو قلت قاري لكل ما دبيت تصل خوش يا أخوان سهر الصباح خير بنسي كاك ملا هنقابدين خدمة زنابة تشتك مال لبابله بشكوي كتسويش كمان لبدروس كيو لخدمة رسول الله صلى الله عليه وسلم زي الشعار أمر بقرين سرابا ظلام عشقو أمينا سرابا ظلام عشقو أمينا لبودي داري سار داري مدينة لبودي داري سار داري مدينة تخوى بادي سبا بيرا هواوين لبو غمجين دلي أشوف تحالين لبو غمجين دلي أشوف تحالين قبل كوزا من سورم دواكا لمالي حالنا زورم رهاكا درختي باختي عمرم تاوريا نخوش درد داروني اشتجيا درختي باختي عمرم تاوريا نخوش درد داروني اشتجيا سرابا ظلام عشقو أمينا سرابا ظلام عشقو أمينا لبودي داري سار داري مدينة
لبودي داري سرداري مدينة يا مقر آي حياتي ديتني أو لد الله باهنا سي ظلمتي الشو بآواتم شوي بيتو أمينم بدي بيتو جمالي أو ببينم بآواتم شوي بيتو أمينم بدي بيتو جمالي أو ببينم سرابا أم ظلام عشقو أبينا يا سرابا أم ظلام عشقو أبينا يا لبودي داري سالاري مدينة لبودي داري سالاري مدينة یاخۆ دەستت خۆش بکاکم لە هەنگاوجیان خی گەورە پاداشت داتەوە. مامۆستا ئەحمەدی بەڕێز پێمان خۆشە بەڕستان هەندێک نمونەی بەرزی جوانی هاوسەران لە کۆن بە تایبەت تێگەر ئێستا هەمان بێ باشترە بۆی نەکا بڵێن لە زەمەنی زوو زەمەنێک بۆ بەڵام ئێستاکە زەمەنێکی ترە و زروف گۆڕاوە. هەندێک نمونەمان نیشان بدە بۆ ئێمە بتوانین چاوی لێ بکەین ئینشاءڵڵا. ژیانی خێزانی وەکو سکەی قیتار وایە، قیتار کە لە سکەی خۆی لایدا وەردەگەڕێ تیاچێ. ژیانی خێزانیش بە هەمان شێوە ئەرکومافەکان هەردوو هاوسەران، یعنی ئەگەر بتێ بەختەوەربی دەبێت لە سەر سکەی خۆت بڕۆی. سکەی ئێمە چییە؟ قورئان و سنت، شەریعەتی ئیسلام. تۆ ئەگەر ناویشت بەختیار بێ لە گەڕەکی بەختیاریش بی، ئەگەر ڕێگەی بەختیاری و بەختەوەریت نەگرتی بە بەختەوەر نابی. ڕێگەی بەختیاریش ئەم قورئان و سنەتی ئەم شەریعەتەیە. ئێستا کە لە ناو خێزانەکاندا ئاژاوە زۆرە لەبەرەوەی زوڵم هەیە. چی ئەو زوڵمە دەکا؟ ئەو کەسێکە لە خوا ناترسێ لە هاوسەران هەر کامیان بێ ئیشی خۆی جێبەجێ ناکە، زوڵم و ئاژاوە دروست دەکات. پیا و چاکان لەبەرەوەی لە خوا ترساون ئەوانە ئەرچی خۆیان جێبەجێ کردووە، هەم ساڵح بوون هەم موسلیح بوون. ئەوان دەزانن زانیوانە کە ژیان تاقی کرانەوەی ژیان کورتە، بۆیە کە لە ترسی خوا ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردووە. جا لە هەموو کەس چاکتر چیە بۆ ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە نۆ خێزانی هەبووە. ئێمە جاری وایە خێزانە دوو خێزانە ئەو تا ئیدارە ناکە، نۆ خێزانی هەبووە و لە هەمان کاتیشدا فەرموویەتی خەیڕکم خەیڕکم لئەهلیه وئەنە خەیڕکم لئەهلی. فەرمی چاکترینتان ئەوانە کە بۆ ماڵ و خێزانی خۆی باش بێن و من لە هەمووتان باشترم بۆ ماڵ و خێزانی خۆم. یعنی ئینسان کە چاکە هەرچی بێ دەبێت لە خۆی دەست پێ بکە. من لەم یەکن لنەفسیه فکەیف یەکون لغەیریه. ئەو جار پاشان ئەوانش کە لە مەدرسەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم تەخەڕوجیان کردو بە هەمان شێوە. ئەوە تا جارێکیان ڕەسوول الله صلی الله وسلامی خوای لەسەر بێ میوانێکی دێ نان نەبووە شوێن نەبووە لە مەدینە، کابرایەکی ئەنساری میوانەکەی پێغەمبەری خوا دەباتەوە صلی الله علیه وسلم کە دەیباتەوە ژنەکەی دەڵێ وەڵای پیاوەکە هەر ئەو بەشەنانی خۆمان هەیە بۆ منداڵەکان چی بکەین؟ بۆ خۆیان بەرنامێک دادەنێن کە نانەکە دادەنێن چراکە دەکوژێنێتەوە و وا خۆ مشەوەش دەکەین و بڵێ هەممان نان دەخۆین، چراکەی دەکوژێنێتەوە و ئیتر بە شێوەیەکەوە میوانەکە تێر دەخوا و بۆ خۆشیان مناڵەکانی بە برسیەتی سەریان نایە و خەوتن. لەبەرەوەی میوانی ڕەسوول اللهیان دەعوەت کردووە. ئەمە نمونەی خێزانی سەرکەوتووە. ژنەکە نەیکرد بە هەراو بڵێ ئەمە چییە و جا ئەمە ناوەختەوە ئەمە چییە بۆ چێناوتەتەوە هیچ بۆ پێت نەوتومە و یعنی ئەم شتان ئەمە نەبوو. ئەنجار بۆ بەیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی قد عجب الله من صنيعتكما. بەڕاستی خوای گەورە تعجبی کرد لەو ئیشە ئێوە کردتان کە چۆن ڕێزی میوانتان کرد. بۆیە پێشینانی ئێمە سەلەفی ساڵح پیاو چاکان ئەوانە زۆر خێزانی سەرکەوتوو بوون. سەدان نمونەمان هەیە بۆ سەرکەوتوو بوون چکە لە خوا ترساون، لەبەرەوەی کە لە خوا ترساون حیا و حرمەتی خۆیان پاراستووە. مەلا عەبدوڵای قامیشی یەکێکە لەو کەسانی کە باسی بکەین ساڵی 1933 لە گوندی نورەدین مەلا بووە. لەوێ کە مەلا بووە هیچیان نەبوو، فەقیری بووە. ڕۆژێکیان 4-5 مەلای خەڵاتزی ئەچین بۆ میوانی. کە دەچین بۆ میوانی مەلاژن دەڵێ مەلا وەڵڵای هیچمان لە ماڵەدا نییە. برسیەتیە؟ مەلا جا
طبعا هەر مەلاژیش دەڵێ مەلا بۆ معلوماتان ینی بۆی خەڵک بزانێ مەلا هیچ مەلە ماڵەدانە مەلا بڵێ قامشی دەڵێ مەلاژن تۆ حەوجۆشەکەی سەرنێ یعنی کەترەکەی سەرنێ ئاوەکە سەر ئاگرەکەی نێو ئەڵڵا کەریم وتی خوا کەریمە ئیتر میوانەکان دەبا بۆ مزگەوت و داخافڵێنێ و تۆزێک تولی ماوەیەکی نوێژەکەی درێژەکاتەوە ماوەیەک دوای کە دێتەوە لە ماڵێ مەلاژن سێرەکە نانەکا و شەوق و زەوقێکی هەیە و گەرم و گوڕ و خۆش ها مەلاژن چی بوو تی وەڵی سەلیماغا ساڵانە هەموو ساڵێت جارێک خواردنمان بۆ دەنێ یارمەتیمان بۆ دەنێ قەدەری خواکەوتە ئەمڕۆ بە بارێک خوێنی بۆ نردوین هێندێک ئارد و ڕۆن و ئەو شتانە ئیتر بۆ خۆیان بوو بە جەژن و میوانەکانی تێر کرد جامە بەستم خێزانی سەرکەوت و هەم تەوەکولیان لەسەر خوا هەیە و هەم قەناعەتیان هەیە چونکە لە خوا دەترسن و ئەم خێزانە سەرکەوتوانی قەدیم لە پیاوچاکان نمونەی خێزانی سەرکەوتن بۆ ئێمە چونکە ئەوان شریعەتیان تەطبیق کردووە چونکە ئەوان لە خوا ترساون بەڵام ئێستا کە لەناو خێزانەکاندا ئاژاوە هەیە کە ئەو دەڵێ سیر ئەو دەڵێ پیاس کە حیا و حرمەتەکە خەریکە کەم دەبێ ئەوە لەبەر ئەوەی کە سەرکەوتونین چونکە لە خوا ناترسن شەرم لە خوا ناکەن بۆیە ئێمە دەبێ دیارە ئەوانان بەو ئەندازە لەسکەی خۆیان لایان داوە ئێمە دەبێت چاو لە پێشینانی خۆمان بکەین چاو لە پیاوچاکان بکەین بۆچی خێزانەکانی ئەمڕۆ ئەوەندە ئاژاوی تێدایە ئێمە دەزانین دەستێکی خراپ هەیە و کۆمەڵە ڕێکخراوان کە بەکرێ گیراون و دانەوێت لە خێزانەکانمان بن و خێزان هەڵوەشێنن چونکە ئەوانە مەسلحەتیان وەکو ئەوە دەڵێت دەست بازاڕی شێواوی دەوێ بەڵام لە هەمان کاتیشدا خۆ ئێمە دینی خۆمان هەیە شریعەتی خۆمان هەیە یعنی بۆیە خەڵکانێک دەبینی بەڕاستی هەر بەناو مسلمانن کۆمەڵە خێزانێک دەبینی تۆ مادام ئەو خێزانە لەسەر شریعەتی ئیسلام مارەت کردووە ئەبێ لەسەر شریعەتی ئیسلامیش مامەڵەی لەگەڵ بکەیت الدین و المعاملە بۆیە بەڕاستی هەرچەندێن نمونەی پێشینانی خۆمان بێنینەوە جیلی ئاڵتونی لەگەڵ ئێستا بەڕاستی بەراوردیان بە زەحمەتە بەڵام ئەوان بۆیە سەرکەوتوو بوون بۆیە لە ژیانیاندا خۆشگوزەران بوون چونکە شریعەتی خۆیان جێبەجێ کردو و لە خوا ترساون ئێستا بەو ئەندازەیە کە لە ناو خێزانەکاندا ئاڵۆزی و پلۆزی هەیە بەو ئەندازەیە لە خوا ناترسن دەست و چاوت خۆش بەمەستا خی گەورە پاداشتاتەوە بەڕێسا ڕێبوار هاوسەران دەبێت چۆن مامەڵەکەن لەگەڵ ئەو کێشە و گرفتانی کەوا لە خێزاندا بەدی دەکرێن و هەن بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە کەوتمان ژیانی هاوسەری ئەبێ لەوە حاڵی بین کە بێ کێشە و گرفت ناڕۆبەڕێەوە مادام ئەم دوو کەسە تەمەنیەک بەڕێ ئەکەن بە یەکەوە و احتیکاک و ژیانی ڕۆژانیان هەیە ئەم بەریەکەوتنشتی لێ دروستەوێ بەڵام عاقڵ و ژیر ئەو کەسە بێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ کێشەکانەکە بتوانێت ئەم کێشانە بکاتە داینەمۆیەک بۆ ئەوەی جارێکی تر زیاتر مشتاق و عەوداڵیەک بن زیاتر مەحەبەت و خۆشەویستی دروست بێ لە بینیانە دیارەش زۆرە باز بکرێ بە کورتی و بە پوختی ئاماژە بە هەندێک خاڵەکەی نەیەک لەوانە دیاریکردنی خودی کێشەکە و دۆزینەوەی چارەسەر بووی ئەمە زۆر مهمە ئەم کێشە بۆ ڕوویدا اینجا بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە بۆی دووبارە نەبێتەوە چونکە ئەگەر کێشە چەند بارە بوویەوە ژیانی هاوسەری و ژیانی خێزانداری بێتاقەت و پڕکێنەر و ناخۆش و ناڕەحەت هەبێ ئەمە خاڵێک بێ خاڵێکی تر مامۆستا تەشخیص بکرێ بۆەوەی کە بنبڕ بکرێت دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی لێی بە دوور بین خاڵێکی تر هاوسەران زۆر گرنگە دابشن گوێ لە یەک بگرن ئەوە دکتۆر جاسم متەواع هەیە کە زانایەکی کۆیتیە لە باسی خێزان و هاوسەرە دیارە تایبەتمەندیەکی هەیە پسپۆڕەیەکی هەیە ئەڵێ لە عیادەکە خۆم دانیشتم ژنومێردی هات نەلام بۆ ئەوەی کە بڕیاری جیابوونەوەیاندا بوو ئەڵێ منیش دانیشتم با بە کێشەکەتان چییە با بزانم چارەسەری کەم بۆتان ئەڵێ تر ژن و پیاوەکە کەوت نەقسە کە کەوت نەقسە من هەر ئەوە نەموتی تر مەجای منیان نەدا وڵەتی منیان نەدا یەک دانە سەعات ئەم ژنومێردە بێکۆ قسەیان کرد ئیتر شەڕ بوو تاوانبارکردنی یەکتر بوو بێنەوە بەرە وەلحاسەڵتی من ئەم سەعاتە بۆ خۆم هادی قەت لە پشتی مێزەکەەوە دانیشتم سەیری ئەم ژنومێرداکە ئەڵێ کە سەعاتەکە تەواو بوو بێتاقەت بوون و هیچیان پێ نەما وتم بۆچی هاتوبوون تێ وەڵا بۆ هیچ ئیتر ژنەکە بە پیاوەکەوی تو ئەگەر گوێم لێ بگری من بۆچی دێم شکاتت لێ بکەم بۆچی بێم دەرگای مەحکەمە و دادگات لێ بگرم زۆر مهمە ژنومێرد گوێ لە یەک بگرن دانیشن گوێ بۆ یەک ڕاخن بزانم ڕەنگە هەندێک شتە بێ لە دڵی منە پێویست بکە خێزانم پێی بڵێم خێزانم هەندێک شتە بێ پێویست بکە من گوێ لێ بگرم من هەر بڵێم ناو ئەو هەر بڵێنە نابێت و خاڵێکی تر لە ژیانی هاوسەریە نابێ کە لە ڕقی و عینادی و دووبەرێکی دروست بێت چونکە ئێمە هاوسەر و حەڵالیەکین ئەگەر ژنومێردوا بێ
ئیتر کێ بێتە بینمانەوە ئێمە کە چوینە بەرەیەکەوە ئەو چووە بەرەیەکەوە ئەو تینا ئیلابێ و تەنازن بۆ بکە ئەو ئیلابێ ئەمە ئاوە کێشە چارەسەر نابێت زۆر مهمە کێشە کە دروست بوو تەنها لە ژووری خەوا بێن نەچێتە دەرەوەی ئەو ژوورە ئەوە باوکێک کچەکەیش کە مارە بڕاوە و بۆ سبەینی ئەگوازرێتەوە شەوەکەی ئیهێنێت دای ئەنشێن یاڵە کچە شیرینەکەم ئەیتر تۆ ئەوە چەند ساڵە لە ماڵی ئێمەیت و لەگەڵ من و دایک و خوشک و براکانت بێت تۆ بەیانێشتە ماڵێکی تازەوە و ژیانێکی تازە و کەسێکی تازە لە ژیانت وا نەزانی زیانی هاوسەری ئیتر هەمووی هەر خۆشی و پێکەنینە کێشە و گرفت و ناخۆشی و ناڕەحەتی تایە کچم من و دایکت چەند ساڵە بەیەکەون وەڵا باوە تقریبا 25 ساڵە ئێوە بەیەکەون وتی ئایا من و دایکت خۆشیمان هەبووە یا ناخۆشیمان هەبووە لە ژیانەوەی وەڵای باوەی بینی بێتمە تەنها خۆشی و قسەی خۆش و ڕووخۆشی بووە ئەیوتی مشکیلە و گرفتوتی نەتان بۆ باوکە وتی باکچم هەمان بۆ بەڵام من و دایکت بۆیە تۆم هێناوەتە ژووری خەوەکە لەم ژوورە نەمانێشە بێتە دەرەوە بۆیە ئەولادەکانی خۆشم کە تۆ کچە گەورەمی تا ئێستا هەست پێی نەکردووە کچە شرینەکەم وەسیەتێکی باوک بۆ تۆ هەر کێشە و گرفتی ڕوویدا لە ژووری خەوەکە نەیڵی بچتە دەرەوە چونکە کە چووە دەرەوە بۆ چارەسەر ناکە فەیسبوک بزانێتەوە تەواوی تر ئەمڕۆ ئەم سۆشیال میدیایە کە لایەنێکی باشەی هەیە دە لایەنی خراپەی هەیە بارك الله دەست ساوت خۆش مامۆستا بەرز باخێر بچیاخوا بەڕست مامۆستا شێرزاد ناتەبایی نێوان هاوسەران و چارەسەری کێشەکان بەڕستان لەو تەوەرە لە کۆتایی کۆتا مامۆستا کە لە بەمەندە دوێن بۆمانی باسکەن بەناوی خدای بەخشندەی مێرەبان سپاس بۆ بەڕێزت خۆشحاڵ بووم بە خزمەت ئەم میوانانە گەیشتم خوازای ئەو برایانش بداتەوە لە پشت کامێرەن تەواو هەربژاردننی ئەو بابەتەی بەڕاستی دەستخۆشیتان لێ دەکەم بابەتێکی زۆر گرینگە خێزانێکی زۆر بەڕاستی گرفتارن و نسبەی وچ مامۆستایان ئیشارەیان پێدا نسبەی تەلاق و جودابوونەوە بەڕاستی زۆرە بەداخەوە هەروەکو ئیحساییە ئەوی کە ئەم بیستیتم و بەدەقیق دەڵێن ینی مەسەن 1/3 1/3 تەلاق بەڕاستی زۆرە یعنی ناکرێت 100 کەس مارە بکرێ 33 تەلاق بدرێ ئەوە کارە ساتە بەڕاستی دەبی ئەوە غەمخۆرانی ئەو دینە غەمخۆرانی ئەم ژینە غەمخۆرانی ئەو میلەتە ئەم بەڕاستی بە جددی غەمەشی بخۆن کە چۆن بتوانین ڕێژەی تەلاق کەم بکەینەوە ئەمن بۆ چارەسەرکردی کێشەکان یەک دوو ملاحەزەی دەدەمە بەڕێزت کەمیشت هەبوونی کێشە لە بینی ژن و مێرد نیشانەی فەشەلی ئەو ژن و مێردە نییە زۆر مهمەوە بزانین هەبوونی کێشە نیشانە ئەوە نییە کە ئەم کوڕە لەو ژی هینانە فەشەلی هینە یان ئەم کسە لەو مێرکردنە فەشەلی هینە نەخێر بەڵکو کێشە حاڵەتێکی طبیعی سروشتی ئینسانە مادەم ئێمە ئینسانین حتمما کێشەشمان دەبیتن کەسێک کێشەی نابی کە خۆ لە کەس دەنگەنی لە غورفەچی نێتە دەرێ ئەو وەختی لەگە سێبەری خۆی بەشەردێ ئەوە شەر کێشەی دەبیتن کەواتە بەڕاستی هەبوونی کێشە نیشانەی ئەوەیە کە ئەو کێشەیە پێ دەڵێ خەلەلەکەی لە جسمت لە ژیانت لە ژیانی هاوژینی دەبێ عیلاجیکە ئێستا ژان نیعمەتێکی خوایە کە بدایتێ ئینسانی ئێستا من ئەگەر ددانم کلۆر بوو ژان دەکە کە ژانی کرد دەسم عیلاجی دەکەم دێ ئەگەر ئەو دەنان کلۆریەم ژانی نەبی هەموو دەوم دەبتە ئیلتیهابات دەژمرم ئەو پێش نازانم کەوا ئەم نەخۆشم کەواتە هەبوونی مشکلە ئەسڵەن نیعمەتێکی خوددای وەکو ژانەکەی لۆی ئەم هاوژینانە زیاتر لێک دوور نەکەونەوە زیاتر دریان یەکسار نەبیتەوە پێرا بگەن بە کەمترین کات و بە زووترین کات بتوان ئەو کێشەی خۆیان حەڵکەن بۆیە هەبوونی کێشە هیچ کاتێک نیشانەی فەشەلی ئەو کچ و کوڕە نییە بۆیە هەبوونیشی کێشە ئەسڵەن بۆ خۆی نیعمەتێکی خۆیان دەبێ ئەمە فکرکەینەوە چۆن بتوانین لەمە دوایی کێشەی کەمان توش نەبی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم وا نەزانی ئەتوو تاقە کەسی کە کێشەت هەیە لە گەڕەکەکەی خۆتان دەرکە بە دەرکە لێ بدە بڕۆ ژۆیێ هیچ ماڵێک نییە لەو گەڕەکە کێشەی نەبی ئەچ وەکو ماڵەکان کێشەت هەیە زۆر ئەساییە یعنی وا نەزانی ئەو کەسەی کە کێشەی هەبوو تاقە کەسێکە تاقە بووکەکە تاقە زاوایەکە تاقە ماڵێکە کە کێشیانی خەڵکیکە هیچ کێشەی نەخێر هەموو خەڵک کێشەی هەیە بەڵکو مامۆستا ڕێبوار فەرمووی خەڵک کێشەی خۆی لە ژوورینەوە ناباتە دەرێ لێ ناگەرێ منداڵەکانی خۆی بزانی چ زای جیران و خزم و کەسوکاری کێشەکانی بزانی خاڵی سێم کە بۆ ئەوی ئێمە کێشەمان لەلا ینی شتێکی زۆر گەورە نەبێ ئەویش ئەوەیە پیرۆستترین ماڵ لەسەر زەوی مبارەکترین ماڵ لەسەر زەوی گەورەترین ماڵ لەسەر زەوی ماڵی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام اینجا کێشەی تێدا بووە ماڵی ئەسحابی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام
ئینجا کێشەی تێدا بووە تێ ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە وەحی لە پشتە وەحی کە وەحی لە کاتی کێشە هەبوون لەگەر خێزانەکانیدا وەحی تەداخولی دەکرد جێ ئەوە کێشەیە بیتن ئێمە چین کێشەمان نەبێتن ئێمە چین کە گرفتانمان نەبی خاصەتەن ینی ئەوەیە کە من ئەو تاکید دەکەمەوە لەوەی پێش کێشە مەجموعەیەک ڕێوڕسم هەیە پێش ئەوەی کە ئەتوو کێشەی هەڵکەی دەبێت کۆمەڵەگە ڕێوڕسمی بزانیا تاکو کێشەکە هەڵکەی لەبەرچی ئەگەر بەڕاستی ئینسانەکان مرۆڤەکان بزانن ئەو ڕێوڕسمانە جێبەجێ بکەن هەموو کێشە گەورەکان بچووک دەکەنەوە بەڵام خوا نەخواسە نەزانن ئەو ڕێوڕسمەی کە ئێستا تۆزێکی باز دەکەم کە مەجای تێدا کە 16 خاڵە ئەوە 16 خاڵ 16 ڕێنمایی پێش ئەوەی کات و کێشێ ماڵ هەڵکەی ئەگەر بێت و ئەو ڕێنمایانە زانی بەوەڵڵا هەموو کێشە گەورەکان بە بچووکی دەکەی بەڵام ئەگەر نەزانی هەموو کێشە گەورەکانی بچووکەکانی لێ گەورە دەبیتن هەیە هەر کێشەی ئەستەند هەر نییە لەو گۆڕ کێشەی دروست دەکات نیتی سکلوسکو ئەو ڕێنمایانە نازانی کێشەی چیش هەیە یانی بە ئەوەندەش باسکەم ئەو فترەی ساڵی یەکەمی زەواج زەحمەتترین ساڵە زەحمەتترین و ناڕەحەتترین ساڵی ژن و مێردایەتی لەبەرچی پێش زەواج تەمسیلم کردە لەگەر دەژیرانەکەم خۆم بە پیاوەکی زۆر ساڵح و چاک و سەخی و دڵپاک پیشاندایە بەڵام لە ناو زەواجە حەقیقەتی من یۆ بە دیار دەکەوی ئەویش حەقیقەتی خۆی لە بۆم بە دیار دێخی يعني بديار دەکەوی کەواتە ئەو ژیانی پێشزەواج زۆر قبول نییە پێ بڵم زیاتر مبالغێتی حتا لە کاتی داخوازەکەی بابم مەتحیوای منی کردی وڵا لە مدا نەبوو لە پێشماری خەزورم مەسەلەن کابرا دەسی وا مەتحی زاوای دەکەن پرکاکە وڵاوە نیە بە قورات مامۆستا خالید مامۆستا دکتۆر خالیدی برام هەموو برا من دەرێ نەکو برێوە لەو مامۆستا خالید گوتت برام نەگوڵ مامۆستا ڕێبار و مامۆستا برام ماشەڵڵا گەورە لە جاتی مامۆستا خالید حەدیثێکی پێغەمبەری هیناوە عەلەیهی سەڵات وسەلام کە ئەم حەدیثە زۆر عەزیمە زۆر والله دەرمانی هەموو کێشە خێزانەکانە کە دەفەرمێ یا لا یەفریق مؤمن مؤمنة يعني بەڕاستی ژن و مێردە بیشتیان چاکەی یەکتریانە پێش چاو بیتن ئەگەر ئەمن دوو گلەیم لە خێزانم هەیە بەڵام خۆ 56 تێ بە دڵی خۆمە ژدەکەم احترامم دەگری ڕێزم دەگری منداڵم جوان بەخێو دەکا ماڵەکی خاوێن و باوێن دەستاوی خۆشە زۆر ئافرەتێکی خاوێن و باوێنە ڕێزی لە جیرانم دەگری ڕێزی لە خزم و کەس و کارم دەگری ئاگای لە داکۆ بامە یعنی ئەو هەموو سیفەتە باشانە دەتو دەساو بەخشێنە لەو دوو سیفەتێک کە عەقر نایبڕیان دڵت پێ تون دەبیتن وێنە ژنیش وایە ئەگەر دوشتی لە ئیمێردەکەی بەدڵ نەبوو کاکە بیشتی مێردەکەت بەدڵە کاکە کورە پیاوە کورە بەخێوت دەکا کورە لێناگەرە شەرمەزاری خەڵک بی ستر و حفزی کردی گەورەی کردی ینی زۆر شتەیە ئینسان بەس لێ قبول بکە بەس لێ قبولکردن هەبی بەڕاستی کێشەکان زۆر حەل دەبی ئەو ئەوە زۆری دەوێت ئەو هەویرە زۆری دەوێت کاک زەوەرە بەڵام هەوو لەو مەزیسە هەر ئەوەندە دەستگە کاتمان هەبە مامۆستا دەستی چاوت خۆش بیارە زۆر سپاسان دەکەین لە کۆتایی هە لە بڕز دکتۆر خالو دەست پێ دەکەین با بڵێن دکتۆر خالدی برامان دکتۆر جان کۆتاوتەی جەنابتان سەبارەت بە پێگەی هاوسەران بەڵێ وڵا کۆتا قسەی من ئەوەیە یەک حەدیث بزانە پێغەمبەر صلی الله علیه وسلم کو کێشەی خێزانی چارەسەرە کرد ئێمە زۆر جارەگە بچینەوە ماڵی برسی بین بڵێن نان نییە شت نییە شتێک لێ نەندرا یەکسەر دەبتە گرفت دەبتە مەشاکیل بەڵام عایشە بزانە کو وەسفی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم هاتۆ مارێ فەرمووی چمان هەیە فەرمووی وەڵا هیچمان نییە بزانە ئەو حەلکردنە جوانەی ئینی ئیدەن صائم ئەمنە ڕۆبە ڕۆژی مەوتا ئێوارەش خوا کەریمە یعنی تۆ بەس تەماشاکە ڕۆژی کردبوو وەسیلەک لۆ حەلکردنی مشکلەیەک کە لە ماڵێدا هەبوو نان بوو خواردن بوو ئێمە کە بە ڕۆژی دەبین مشکلەی دروست دەکەین عەسەبی دەبین یعنی تون دەبین کەچی پێغەمبەر صلی الله کەمێک تاخیر لە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژی کردە وەسیلەک لۆ حەلکردنی مشکلە ئەمە بە ڕۆژی دەبین مشکلەی دروست دەکەین ئەو کردی حەلی مشکلە جا لە کوردەواری نمونەی جوان هەیە دەڵێ کابرایەکە بوو برا گەورە بوو تەماشا براگەزکەکەی سەری هەموو سپی بۆ گوتی جاوە لۆ نمونەی ئافرەتی خراپە ها چکە هەردوو هەردوو تەڕەفەکە هەیە دەڵێ سەری هەموو سپی بۆ گوتی لە برای پرسیوت لۆ سەر سپی بۆ گوتی وەڵڵاهی برێم چ گوتی ویراسیە گوتی کوڕم ویراسی چ من لە تو گەورەترم دەوایە ئێمە سپی باگەر وا بواە ئەوە
علاقەی بەژنەکەتدا هەیەگو هەیتی نیتی وتی شفتێکیان کردگوتی با بینەوە مارە گوتی برا گەورەکە بردیەوە مارێ توتی خێزانەکەی شفتەکەی بینە گوتی هینای داینا گوتی ئەو شفتێک گسکەی بڕۆ بەوە هێشکە بینە کوژنەکە بردیەوە شفتێکە هەر حینە شفتی جارانی هیناوە جارە بە سنیەکەی گۆڕ هیناوە داینا گوتی ئەو شفتێ پێناسی شیرم بی وەرە بڕۆ بەوە هێشکە بینە گوتی وڵە ئەویش بردەوە شوشتی و خاوێنی کردەوە دیسان هیناوە دیسان داینەوە 3000 پێ بردەوە داینا گوتی ئێستا ئەوە باشە گوتی برام بڕۆ با شفتی تو بینەوەمارە بزانین چ ڕوو دەدا لەوێ گوتی وەڵە بیبراگەزکەکەی کە سەری سپی بوو گوتی بردیەوە مارێ گوتی پێی گوتی شفتەکەی ژنەکەی هینا دایناو هەلا سا سەردوو برا بخۆن گوتی ئەو شفتێ بڕۆ ببەوە بڕۆ ئەویت کە بینە گوتی سەرت خوامارەکە لەوە زیاتری تێدایە گوتی ئەوەیە سەری سپی تەماشاکە گوتی خۆشنەکەی منش عینەن شفتی بوو 3000 پێم ناردەوە هەر هینایە هەر نەیگوتی دانیە مارەکەت هەر نەیگو جا بەڕاستی بەعزێ ئافرەتێ ماری تێکەدا بعضی ئافرەتێ ماری دروست دەکە بعضی ئافرەتێ تەماشای بکە میێوانی پیاوەکەی یعنی قەت نایشتێن و قسەیەکی ناڕێک ناکە بعضی ئافرەتی شێ تەماشاکە یەک شتی پێ دەڵ یەکسەر ڕەدفعل دەکە ماڵەکەی شێواندی و پیاوەکەشی خەفەتبار کردیە دەستت خۆش خەمام بەڕست مامۆستاقامچی وڵا ئێمە خەڵک بەعام ئەوەندی وێڵین بە شوێنی دینار و دۆلار و بە شوێنی پارە پیاکردنە با ئەوەنە خەمی بەختیاری خێزانمان بێ یعنی هەوڵ بدەین بۆ بەختەوەری خێزانەکانمان با هەموو شتێکمە هەر پارە نەبێ بەڵێ دەوترێت تەبەقی پڕ ئاشتی ماڵە بەڵام مەرج نییە بۆ هەموو شوێنێک جاری وایە هەندێک ماڵ هەیە لەبەر تێریانە مەغرور بوون و ماڵەکە تێک چووە لەبەر ئەوە هەوڵ دەین بۆ بەختەوەری ماڵ هەوڵ بین تەنها خان و دروست نەکەین ماڵ دروستکەین چونکە هەندێک ماڵ هەیە وەک ماڵی جاڵجاڵۆکە وایە کە بەختەوەری تیانە بوو کە خۆشی تیانە بۆەکەی ماڵە بۆیە دائیمەن هەوڵ بدەین خەمی بەختەوەری خێزانمان بێ و ئەوەندەش گرنگی دەدەین بە مۆبایلەکانمان بە زیاتر گرنگی بدەین بە مناڵەکانمان پەروەردەی مناڵەکانمان چونکە بەڕاستی ئاگامان لیان نەبێ ئەی دزن ئەیان بن لە ناو خێزاندا هەوڵ بین هەردوو هاوسەران بە تایبەتی وەفاداری زۆر خۆشە ئیسا وەفادار بێ لەگەڵ یەکتر ڕێز و حرمەت یەکتر بگرن لە یەکتر تێ بگەین ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی خێزان بەختەوەر بێ چونکە لە کۆتاییدا هەمومان دەبین بە یادگاری با یادگاریی جوان بین دەستت خۆشی مامۆستا بەڕست مامۆستا ڕێبارژیان کۆتاوتەی جەنابتان یەکێک لەو شتانەی کە بەردەوام ژیانی هاوسەری خۆشەکە و بتەویەکە دامەزراوێکە دیاریکردنی ڕۆژێک لە هەفتە بۆ جلسەیەکی خێزانی بابەتێکی خۆشباز بکرێ و دایک و باوکەکە چی ملاحەزەوتی بینیشانە و بە مناڵەکانیان بڵێن اینجا مناڵەکانیان چی ملاحەزەوتی بینیشان هەبوو بە دایک و باوکیان بڵێن اینجا ئەو شتانی کە باشە باشتری کەن ئەوانەی کە خراپە لای بن ئەم جلسە ئوسبوعیە زەرورە لەم ظروف و زەمانە مامۆستا دکتۆر خالید باسەوەی کرد کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژێکە 2 جار بۆ 3 جار لەگەڵ خێزانەکانیان دائەنشت ئەگەر ئەمەمان پێ ناکرێ با هەفتەی جارێک ئەم جلسەیەمان هەبێ چووکەوە حەلی مشکلاتە پەیامێکی تر بۆ هاوسەران بۆ هەردووکیان پیاوکە لە دەرەوە دێتەوە هاوسەر کە لە ماڵەوە خواردنی حازر کردووە هەردووکیان دەستخۆشی لە یەک بکەن سوپاس گوزاری یەک بن کەمان دووە لە ئیش دێتەوە بە جوانی پێشوازی لێ بکە کە خواردنێکی جوان و پاک و گەرمی بۆی حازر کردووە دەستخۆشی لێ بکە ئەم شکر و ئیمتینانە و ئەکا ئەم ڕەگە زیاتر پێداکوتێ بەسەر زەویە مەحەبەت و خۆشەویستی زیاتر دروست بێ لە بینی خێزان و هاوسەرەکانە و گرنگە هاوسەرەکان خۆشەویستی بۆ یەکدەر ببڕن بەخیل نەبن ڕەزیل نەبن چەندێک ئەتوانن خۆشەویستی و مەحەبەت بۆ یەکدەر ببڕن ئەوەنە زیاتر و زۆرتر خوای گەورە بەرەکەت ئەڕژێنێ بەسەرتانە خۆ دەست خۆشی مامۆستا پاداشتە بەڕستمام سازگاری بەڕێز فەرموون عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ڕۆژێک دانیشت بووم شتم ئەچنی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام نعلەکەی خۆی ئەدووریەوە ئەڵێ فرفعت رأسي فوقعت عيني على عين الرسول صلى الله عليه وسلم ئەڵێ سەرم بەرز کرد وڵێ چاوم کەتە سەر چاوی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەڵێ فبوهت ئەڵێ ڕاچ لە چیم ئەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی یا عایشە مالەکی بوهتی لۆ ڕاچ لە چی ئەڵێ فەرمووی والله يا رسول الله جعل جبينك يتعرق ومن العرق يتولد نورا ولو رآك أبو كبير الهذلي لعلم أنك أحق بشعره الله وتي والله يا رسول الله كديتم نيوساواند أو ختيك هي كعارقي بيدا ديت خواري كأنما لؤلؤ ديت خواري أو اندت زوانا أجر أبو كبير هذلي جور الشاعري عرب ليربا بز أو منظر ديكوريتو كافيبو لويك أصلا أو هرقسي بك بيغمبر عليه الصلاة والسلام فرمي أي عائشة سي أقول أجل ليربا عائشة أوصف بيغمبرك صلى الله عليه وسلم أفرمي
ومبرأ من كل غبر حيضة وفساد مرضعة وداء مغيل لو نظرت إلى أسرة وجهه برقت كبرق العارض المتهلل ئەڵێ ئەو نیوچاوانە دوورە لە هەرچی نەخۆشیە لە حاڵەتی کە لە سۆری ماگانە تووشی ئافرە دەبیان لە کاتی شیردان ئەو دووچاوە ئەوەندە ئەگەشێتەوە ئەو کاتێک کە تریسکایی هەور کە ئەوێ باران ببارێنی کە شرقەی دێ ئەفەرمی ئەبەو شێوازە ئەدرەوشێتەوە. ئەو وەصفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. عائشة أفرمي فقام إلي النبي صلى الله عليه وسلم وقبل بين عيني على پیغمبر لجزيه وهستا ونيوساواني مات كدن فرموي أي عائشة يا ربي خوا خير دونسي والله أون دي أتو أمن الدر خوش كدي أمن نمتواني أون دي أتو در خوش كا أو قصة كاريجري عائشة براسي كاريجري لبيغمبريش كت صلى الله عليه وسلم. بارك الله بكم. سون پیغمبر صلى الله عليه وسلم قدوة وتساو ساغة خزانة كان شي بهمان شي بو إيمان قدوة دست خوش بيا خوامسا. برئيس دكتور شيرزادي برزكوتا وتي زنابتان. والله ئەمن یەک پەیامی کورد بۆ هەموو خێزانێک بۆ هەموو سوکڕێک بۆ هەموو ژووی مێردێک ئەوەیە کە بەڕاستی پیاوەکان ئێحتیمام بە ژنەکانیان بدەن وە ژنەکانش ئێحتیمام بە پیاوی خۆیان بدەن چکە بەڕاستی ژن ئیهمال بکرێ وێرانە و پیاویش ئیهمال بکرێ هەر وێرانە. بەڕاستی ئەو ژن و مێردە ئەگەر ئێحتیمامیان بە یەکتردا لە غەمی یەکتردا بوون لە هەموو شتێک لە غەمی یەکتردا بوون بەڕاستی ئەو ژن و مێردە ڕۆژ بە ڕۆژ دڵیان پێکەوە گرێتر دەبی و ڕۆژ بە ڕۆژ دڵیان پێکتر خۆشتر دەبی و ژیانیشیان پێکەوە ئاسوودەتر دەبی. بەڵام لە هەر کاتێک کە خوا نەخواستە ئەم پیاوە ژنەکە ئێمال کرد ڕۆژ لە ڕۆژ ئەو خۆشەویستە کەم دەبتەوە و کێشە و ناڕەحەتی و شتی کارەساتیش لێ دروست دەبی و بالمقابلیش هەر کاتێک بەڕاستی ژن پیاوی خۆی ئێحمال کرد ئاینە پیاوی دڵی لەسەر ژنی سار دەبێتەوە و کارەسات و ناڕەحەتیش ڕوو دەدات. زادەمەوەسە دەست خۆش بێخوا کۆتا ئامۆژگاری بەڕستمەوە سام خاڵقی ڕووناچی. ئینسان دائیمەن لەسەرەوەی خۆی تەمەشانەکە لە خۆی خوارد ئێستا زۆربەی کێشەی خێزانەکان ئەوێ تەمەشای لەسەرەوەی خۆتر دەکات تا من شتێکم خوێندەوە دەرێ کابرای گوتی تەمەشام کە من پێڵاوم نییە بەڵام تەمەشای ئەو نام کە دەبینم کەسێک دوو پێی نییە حەمدەم زۆر باش من پێڵاوم نیە بەڵام ئەوە هەر پێی نیە زۆربەی کێشەکانەوە ڕوودا. داواکاری ئاخری ئەم داواکارم لە خێزانەکان پیا و ئافرەتەکان چاویان بەڕەڵا نەکەن چاو نەجێن چێ زۆربەی زۆری کێشەکان لە چاو هەنی کاتە کە پیاوەک ئافرەتێکی دەبین لە ژنەکەی خۆی جوانترە ڕێک و پێدرا ژنی خۆی لەبەر چاو دەکەوی دەرێمە ژنایتم ژنیش بە هەمان شێوەگە چاوی بەڕا کردەوەم پیاوەکی قۆزی دیت دەرێم تخوا پیاوایتم هەتا ماڵیش زۆربەی کێشەکان لەوە ڕوودەزا و چەند داواکاریەمان نەبوو دوعای خێریشتانم دەکەین خۆ دەست خۆشبی خۆی گەورە پاداشی بەڕست و سەرجەما مسابەرەزەکان بداتەوە بۆ وتە جوانانێک کە پێشکەشمانیانە کرد خۆی گەوری لێتانی قبول کات و ڕاجیر و بەرداوام انشاءالله دو ساوتان خۆش دووبارە زۆر بە خێر بن. بەڵێ بینەرانی ئاز و خۆشەویست پێگەی بەرزی هاوسەران بابەتی وزاری بەرنامەکەمان بۆ خوازوارین کە توانی بێتمان پامێکمان گیانی بێت کە ئێوەی بەڕێز و ئێمان بتوانین بکەینە کردداری لا سەروی هەمیشان کە گەرەکمانە بتوانین ڕەزامەدی خدای گەورە بەدەست بێنین. سوپاسی بینەریتانەکەن تا بێگەشتنەوە بەخوای گەورە سپاردن. والسلام علیکم ورحمة الله وبركاته. ئەڵقەی زیکرا چێژی ئیمان دەوای دارون ئارامی گیان نەشئەی ڕوحە نەوای جەستە شیفایە بۆ دڵی خەستە پەیامی ئاوین و ئیمان دەستی نزای ڕوو لە ئاسمان دڵی گەرمی شەو بێداران چاوی پڕتە سەی چاوەڕوان چاوی پڕتە سەی چاوەڕوان میحرابێ بۆ یادی خودا پەنجەرەیەک ڕوو لە هودا دەرفەتێک بۆ مرۆڤ سازی بەرنامەیەک بۆ چاکخوازی بەرنامەیەک بۆ چاکخوازی سەکۆی موحیبەت و عرفان بەرماڵی پیر و جوانان بەرنامەی پایامی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامەی